دەچینە خزمەت قورئانی پیرۆز لەژێر تیشکی تەفسیری ئایەتی یودەبر الئەمڕ خوای گەورە خۆی کاروبارەکان ڕێکدەخا بەسەرهاتێکی قورئانی زۆر شیرین وەردەگرین باسی موسا پێغەمبەر عەلەیهی السەلام زەمەنی دیکتاتۆریەتی خۆسەپێنی فرعەونیە دەسەڵاتێک کە خۆی لە قاڵبی مرۆڤان نابینێتەوە خۆی بەخوا دەزانێ و شعاری ئەنا ڕەبوکم الئەعلای بەرز کردوتەوە هەموو مرۆڤەکان بە عەبدی خۆی دەزانێ و خۆی بە گەورەی هەموانیان و خوای هەموانیان دەزانێ ئالەم کاتەدا ئەم ئینسانە چونکە لە ناخەوە خۆی دەزانێت درۆ دەکاوانیە خۆی بڕوای وایە کە کەسێکی لاواز و بێهێزە بەڵام خۆی بە گەورە نیشان دەدا بەسەر کەسانێکدا کە دەستخۆشی لەم خۆ بە گەورە زانینەی لێ دەکەن کەس نییە بەرەو ڕووی بوەستێتەوە بڵێن نەخێر تۆ جوانی تۆش مرۆڤێکی وەکو ئێمە ئیستیغلالی چەپڵە لێدان و هاتو هاواری ئەو خەڵکەی کردووە کە خۆیان کردووە بە کۆی لەو ژێر دەستەی بەڵام ترس دەدڵیایەتی بۆیە بەردەوام لە ڕێی کەسانی پێشبینی کارەوە کە پێشبینیکردن بۆ ڕووداوەکان لە دێر زەمانەوە هەبووە ئەستێرە ناسەکان لە ڕێگەی شەیاطینی و جنە خراپەکارەکانەوە هەوڵیان داوە دەنگ و باسێک بزانن چی لە داهاتوودا ڕوودەدا و لە ڕێگای دام و دەستگا سەرکوتکەرە مخابەراتی و هەواڵگریەکانیشەوە بەردەوام چاودێری ناو کۆمەڵگای دەکردنەوەکو کەسانێک لێ ڕاپەڕن و شۆڕشی دش بکەن و ئەو سەڵتەنەتە دیکتاتۆریەی هەڵتەکێنن ئەم کەسە کە خۆی بەخوا دەزانێت ئەوەندەش دەترسێ تەنانەت ڕۆژێک دەگاتە ئەو حاڵەتەی یەکێک لە ئەستێرە ناسەکان و ئەوانەی کە بە حیساب پێشبینی داهاتوو دەکەن پێی دەڵێ ئەی دەسەڵاتدار ئەی خوداوەندی گەورە ئەی فرعەون وا ئەزانین و پێشبینی تەواومان کردووە ئەم ساڵ مناڵێکی کوڕ لەدایک دەبێ ئەو مناڵە کاتێک کە گەورە بوو هەموو کۆشکی دەسەڵاتی تۆ لە ناو دەبا ئەو کەسەی کە خۆی بەخوا دەزانێت ئەوە ترسی نەبوویایە بەڵام خۆی لە خەڵکێکی داماو کردووە بەخوا و خۆشی ناوسکی دەلەرزێ لە ترسانە ئەڵێ بڕیار دەدەم بۆ ئەوەی ئەو کەسە نایەتە سەر ڕووی زەوی و لەدایک نەبێت کە من لە سەرنجامە تەخت و بەختم لە بەینچێ هەرچی مناڵێکی کوڕ دەبێت لە بەنو ئیسرائیلی ئەبێ لە ناو ببرێ بەنو ئیسرائیلی واتە وەکو هاوڵاتی دەرەجە دوو وابوون لە میسرا هەموو جەندرمەکان دەکەونە چاودێری هەموو هەواڵەکان هەموو هەواڵگریەکان جاسووسەکان دەستگا ئەمنیەکانی دەخاتە کار هەر ئافرەتێک حامیلە بوو چاودێری بکەن هەر ئافرەتێک دووجان بوو بە مناڵێک چاودێری بکەن ئەگە کچی بوو لێی گەڕێن با بۆ خزمەتکاریمان بمێنێتەوە ئەگە کوڕی بوو سەری ببڕن یەکسەر بیکوژن و لە ناوی بەرن و لە باوەشی دایکی دەری بێنن بە سەدان و هەزاران منداڵ لەو ساڵەدا لە ناو برا بەڵام ئێمە تەفسیری ئایەتی یودەبر الئەمڕ خوا خۆی کاروبار ڕێک دەخا خوا ئەو نەخشەی کە دایناوە خۆی جێبەجێ دەکا خۆشەویستم ئەچینە خزمەت قورئان و دەفەرمێ ماڵی دایکی موسا حامیلە بوو بە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ منداڵ کاتی دەدایکبوونی نزیکە و چاودێری هەموو ماڵەکان دەکرێ ئەم دایکە ترس دێتە دڵیەوە خوای پەروەردگار دەفەرمێ و ئەوحەینا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين سورة القصص آيات حوت سيرك يك آيات قرآن چەند دەرسی گەورە وحیمان کرد بۆ ناو دڵی دایکی موسا واتە بە ئیلهام خستمانە دڵیەوە کاتێک کە موسا لەدایک بوو تێرشیریکە بیکە ئامێستەوە تێرشیریکە دایکی موسا تۆ دوو ئیشل لەسەر شانە وەکو بواری جەستە درێخی مەکە کەم تەرخەم مەبە تێرشیریکە مناڵەکەت شیرێکی تێر و تەسەلی بدەیە پەلەژ مەکە هەر لە خۆوە مەشڵەژێ و مناڵەکە فڕێمەدا فەئیذا خفتی عەلەیه کە ترسای و گەیشتە نزیکی قەناعەت کەوا جەندرمەکان و هەواڵگریەکان و دەستگا ئەمنیەکانی فرعەون و خەریکە دێنە ماڵت و منداڵەکە دەبەن ئالەم کاتەدا تابوتێک حازرکە بێشکەیەک حازرکە ژێرەوەی تەواو قایم کە ئاو ناچێتە ناویەوە مناڵەکەی تێدا ببەستەوە کە دڵنیابی ئاو شەپۆلەکانی ئاو ناچێتە سەردەمی مناڵەکە و لاشەی مناڵەکەوە ئەم بێشکەیە ئەم تابوتە ئەو سندوقە قایم کراوە فڕێ بدە ناو ئاوی نیلەوە لێی گەڕێ تۆ دوو ئیشل لەسەرە دایکی موسا تێرشیری کە مناڵەکەت کە وەختێ ترس گەیشتە حەدی خۆی و پێشوەخت ئەوەندە بمەترسە کە گەیشتە حەدی خۆی
بیخە تابوتەکەەوە بیخە سندوق و بێشکەکە و فڕێدە ئاوینی لەوە تۆ حەق نەبێ ئەمە ئیشی خۆت کرد لە بواری دەرونیشدا دوو داوامان لێت هەیە دوو شت بکە مەترسە زۆر کەسەیە ئیش دەکات دەترسێ تۆ مەترسە ئەوەی کەوا پێت سپێراوە بیکە خەفەتیش مەخۆ خۆت بە خەفەتەوە مەکوژە نەبترسە نەخەفەت بخۆ دوو ئیشی جەستەیی دوو ئیشی دەرونی بکە ئێمەش دوو ئیشت بۆ دەکەین خوا فەرمووی ئینا ڕادووه ئیلەیکی دڵنیا بە موسای کۆرپە دەخەینەوە باوەشتەوە وجاعلوه من المرسلين مناڵێکی ئێستا وا لە ترسی فرعون دەیکەیتە ڕووبارینی لەو بە ئاویادەی ڕۆژێک دەیکەین بە یەکێک لە پێغەمبەرە بەرزەکانی خۆمان و نوێنەری وحی خوای پەروەردگار لەسەر زەویدا سبحان الله ئەو دوو مژدەی پێدەدرێ کاتی لەدایک بوونی مناڵ نزیک بووەوە فعلا لەدایک بوو دایکی موسا بە فەرمانی خوا کە خستوویە دڵیەوە تێرشیری کرد جەندرمەکان نزیک بوونەوە لە ماڵی دایکی موسادا خێرا بە فەرمانی خوای پەروەردگار خستێ تابوتەکەەوە کە پێشتر ئامادەی کرد بوو فڕێدا ئاوینی لەوە خۆخوا بۆی ئاسان بوو ئەم مناڵە بێنێ بەم تابوتەوە بە شەپۆلەکانی دەریادا ئەمر بکە بیباتە ماڵی کەسێکی بە ویژدانی بەڕێزی بێ منداڵەوە کە پارێزگاری لێ بکە یان کەسێک لە دەسەڵاتدارانی نزیکی فرعون کە خواخوای بە مناڵێکی هەبێ وەجاخشوێر بێ و مناڵی نەبێ ئەم مناڵە هەڵگرێتەوە خۆی بیشارێتەوە بە خێویکە بیکا بە مناڵی خۆی ئەگە بەنو ئیسرائیلی نەبێ ناکوژرێ بەڵێ خوا ئەمانە ناکە خوا لە قورئانە دەفەرمێ یودەبر الأمر من السماء إلى الأرض کاروباری ئەم سەرزەویە لە ئاسمانەوە نەخشەی بۆ دەچێشرێ بۆیە مرۆڤ چونکە لە سەرزەویدا دەژی ئێمە یەک دیوی ڕووداوەکان دەبینین جاری وایە ئەگەر زۆر ئیماندارێکی بەهێز نەبی خەریکە ڕەخنە دەگری خوا بۆوە بەڵام خوا لە ئاسمانەوە هەموو سەرزەوی و کەون و کائینات دەبینێ و نەخشەکان هەمووی لە ئەوەڵ و ئاخرەوە لەبەر چاوی ئەو یەکسانن بۆیە قورئان دەفەرمێ ڕووبارەکە بردی بۆ کوێ بۆ ماڵی فرعون یەأخوذه عەدوو لی وعەدوو له دژمنی من و دژمنی موسا جا سەیری قورئان کەن بەڕێزان بەرەو مانگی قورئانی پیرۆز دەڕۆین زۆر بەوردی لێی نزیک ببنەوە زۆر بەوردی بیخوێننەوە پەلە مەکەن لە خوێندنەوەی قورئان دەفەرمێ دژمنەکەی من و دژمنەکەی موسا منداڵە مەلۆتکەکە کە موسا پێغەمبەرە سەلامی خوا لەسەر بێ هەڵیان گرتەوە یعنی دەکرا کافرێک بێ دەکرا دژمنی خوا بێ بەڵام ئیشی بە مناڵ نەبێ بەزەی بە مناڵ دەکا بێتەوە بە خێوی کا بۆ خۆی بیدا بە کەسێک دەکرێت دژمنی موسا بێ و دژمنی خوانە بێ بنەماڵەکەی عەشیرەتەکەی دژمنایەتی لەگەڵی هەبێ بەڵام نا ئەم کەسەی موسا چۆ بەردەستی ئەم مەلۆتکەیە هەم دژمنی خوایە کە فرعونە هەم دژمنی موسایە ئەم هەموو کوشت و کوشتارە لەبەر لە ناوبردنی ئەم مناڵە دەکرێت سبحان الله کاری خوا چەند سەیرە نەخشەی خوا دانراوە خوا کاروبارەکە خۆی وردە وردە ڕێک دەخا بردیە بەردەستیان لێرەدا خوای پەروەردگار بە سێ شێوە دیفاع لە موسا دەکا ئەم بەڵێنەکەی خۆی جێبەجێ دەکا دایکی موسا کە خوشکەکەی ناردووە چاودێری بکە و خەبەر دێتە وڵات دایکیان چۆ کۆشکی فرعونەوە ئێستاوا هەڵیان گرتەوە دایک ئەگە خوای گەورە سەبر و ئارامی نەخستایە دڵیەوە خۆی ڕانەدەگرت لە تاوانە دەڕۆیشت دەیگو بە قوربان تا مناڵی منەت خوا مەیکوژن بەڵام خوای گەورە ئارامی پێبەخشی بەڵێنەکانی خوای بیر هاتەوە ئارام بگرە و تەسلیم ئەمری پەروەردگارت بە ئالەو کاتەدا خوا دەفەرمێ وەئەلقەیت عەلەیکە مەحەبەتە منی خۆشەویستی خۆم ڕژان بەسەر ئەو مەلۆتکەیەدا سبحان الله ئەو هەموو مناڵە جوانە کوژراوە کەس بەزەی پێیاندا نەهاتۆتەوە ئەوەی کە موسایەک نازانن ئەمە کوڕی چێیە ئەمە دایکی چێیە ئەمە بەنو ئیسرائیلیە ئەمە قیبتیە ئەمە چییە کەس نازانێ خوا خۆشەویستی خۆی ڕژان بەسەر ئەو مناڵەیە سبحان الله هەرچی دەیبینی خۆشی دەویست بۆیە فرعون ترسێک گرتی وتی ئەم مناڵە باشە بۆ خراوەتە ئەم سندوقەوە ئەبێ چێ فڕێیدا بێ ئەمە ئەو مناڵە نەبێ کە خەبەرم دراوەتێ لە دوای ئەمە لەسەر دەستی ئەو لە ناو دەچم و هەموو ئاساری کۆشک و دەسەڵاتم وێران دەبێ وتی بیکوژم لێرەدا خوای پەروەردگار خۆشەویستی خستە دڵی ئاسیایەوە ئاسیا خاتوونی خێزانی فرعون وتی نانا نەکەن مەیکوژن قڕەت عەین لی وەلەکە لا تەقتولوه ئەو مناڵە هار سەیری دەکەی ڕۆشنایی چاوی من و سۆمای دیدەی چاوی من و تۆیە ئەی پاشا ئەی دەسەڵاتدار لا تەقتولوه مەیکوژن مناڵە بێ زمانە بێ تاوانە خۆی مە نازانین ئەو مناڵە بەنو ئیسرائیلیە قیبتیە کوێیە خۆ کەسێکی نییە عەسا ئەن یەنفەعەنا پاشا دەسەڵاتدار جەناب مەیکوژە ئەگەر گەورە بوو دەیکەین بە خزمەتکاری کۆشک دەیکەین بە خزمەتکاری خۆمان ئەو نەتەخیذەه وەلەدا ئێمە مناڵمان نییە
ئەگەر ئەولادێکی ساڵح و نەجیب زادە و ڕێک و پێک و عاقڵ و ژیر بوو هەردەیکەین بە کوڕی خۆمان دەیکەین بە جێنشینی جەنابەت دەیکەین بە کوڕی ماڵ خۆی ئەمە مناڵمان نییە سبحان الله خۆی گەورە محەبەتی خۆی بەسەرا ڕژان هەرچی دەیبینی ئەو مناڵی خۆش دەویست هەموو دەمیان بەسرا پیلانی کوشتنی نەما ئەی خوا چۆن بیخاتەوە باوەشی دایکیەوە خوا دەفەرمێ وحەڕەمنا عەلەیه المەڕاضع من قبل وتیان خۆ ئەم مناڵە برسێتی وا دەگریا بۆ شیر چی ئافرەتێک مناڵی هەبوو بێ و شیر دەربوو بێهێنایان خوای گەورە دەفەرمێ هەموویم لەسەر حرام کرد موسا دەمی بە مەمکی یەک ئافرەتەوە نەدەنا ملی لار دەکردەوە ئەو مناڵە ساوایە و شیری هیچ کەسێکی نەخوارد خوشکەکەی چاودێری کرد وتی بۆ من ئافرەتێکتان پێ نەڵێم ئافرەتێکی پاک و خاوێن و بۆن خۆش و بەڕێز و زۆر دڵسۆز بۆ مناڵ و بۆ نەیهێنم بەڵکو ئەو مەمکیەوە ئافرەتە بگرێ وتیان مەمنونین بڕۆ بیهێنە کە هێنان دایکی موسا چاوی بە کۆرپەکەی کەوت خێرا لە ئامێزی گرتەوە هەر مەمکی خستە دەمیەوە و موسا دەستی کرد بە مەمک خواردن ئالەو کاتەدا وتیان زۆر مەمنونین چەندی پارەت دەوێ موچەی تایبەتت بۆ دەبڕینەوە خواردن و خۆراکت بۆ دەنێرین بۆ ماڵەوە ڕۆژانە وەرە شیر بدە بەم منداڵە سبحان الله یدبر الأمر خوا خۆی کارەکان ڕێک دەخا ئەو مناڵەی کە دایکی بە ئاویادا بۆ ئەوەی نەکوژرێ ئێستا هەر خۆی خستیەوە باوەشی دایکیەوە بەڵێنی پێدا بوو وعدی خوا حەق و ڕاستە دڵنیابە ئەمجا موچەشی بۆ بڕدرایەوە مەمنونیشی بوون چاودێر و پاسەوانیشی درایە لە باوەشی خۆیان مناڵی گەورە کرد موسا لەناو کۆشکا گەورە بووە بەناز گەورە بووە بەڵام هەموو زانستەکان فێر بووە ئەسب سواری فێر بووە تیرەندازی فێر بووە زمانزانی خوێندەواری نووسین بەڵام مناڵێک کە بێتە پێغەمبەر گەنجێک بێتە پێغەمبەر نابێت هەر ناسپەروەر ببووێ ئیشی تری ماوە ئەبێت زبریەکانی ژیانیشی چەشت بێ بەڵام لە کۆشکی فیرعەونە ئەوە نابێ بۆیە خوا دەفەرمێ وەلیتصنع عەلی عەینی سوڕەتی تاها ئاەتی 39 ئەی موسا ئێمە لە ژێر چاودێری خۆماندا تۆ گەورە دەکەین خوای گەورە قەدەرێک دەنوێنێ و بەڵێ سبحان الله ئەم منداڵە تووشی ئەم گەنجە بۆتە گەنجێکی تێگەیشت و کەسێک بە بۆ کسێک لێی دەدا زلێکی لێدا و دەمرێ دەچێتە مەدیەن دەربەدەر دەبێ ئاوارە دەبێت 10 ساڵ تووشی شوانی دەبێ با بزانێ شوانی زۆر دەرسی فێر دەکات لە پێغەمبەرایەتیدا پێویستی پێیەتی ئەمجا بە پێغەمبەرایەتی دەگەڕێتەوە ئەمجا کۆشک و تەلاری دیکتاتۆریە لەسەر دەستی ئەوە هەڵدەتەچێ چاو لێ بەڕێزان یدبر الأمر من السماء لە ئاسمانەوە خوا هەموو نەخشەکەی داناوە خۆی دەزانێت چۆن جێبەجێ دەکات